هەموو کەرکووچیەکان هەوڵەدەین هاوپەیمانێکی جددی بکەین لە نێوان هەموو پێکاتەکانی شاری کرد. بەتاچیت ئەی چۆن نایمە هەمومان کوردین وەجگەلەوەی هەر کورد ئەبێ عەرەب و تورکمانیش لەگەڵیانە دانووساندن بکەین چکە ئەم شارە شاری برایەتیەوە شارێکە ئەبێ هەموو لایەنەکان لەسەر هەموو بابەتەکان ڕێککەوین. ئێمە خۆمان مهمین تەدەخول هەبێ یان نەبێ گرنگەوەی خۆمان باوەڕمان بەوەی ئەبێ لە نێوان خۆمانە تەبابین. قسەمان لەسەری کرد هەردوو لامان بۆ چوونمان وابوو کە هەوڵ بدەین لێک نزیک بین بیر و ڕا لەسەر هەموو بابەتەکان بگۆڕینەوە. هاتنی ئەم برایەنە بۆ پیرۆزبایی گەڕانەوەی بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ کەرکووک. هێشتا ئەنجامەکان بە فەرمی تەصدیق نەکراوە، بۆیە هێشتا زووە ئێمە قسە لەسەر هەندێ مەسایل بکەین. موژدا دەین لە ئێستا بە دواوە بەیەکەوە کارەکەین. ئومێ دەکەین بگەڕێتەوە بۆ کورد و بابزانین لە ئەنجامی با بڵێن گفتوگۆکان و ڕێکەوتنەکان ئومێ دەکەین سەرکەوتوبی.